بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و چمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان باز لە نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە لاوەکانی کوردەکەین کە ئەویش ئارام سەردارە کە لە ئێستادا بەرهەمێکی نوێی بڵاو کردوێتەوە کە ناوی چارەنووسە. ئارام سەردار وەک موزیسیان و ئاوازدانەر و هەروەها وەکو دەرهێنەریش کاری بۆ چەندین هونەرمەندی تر کردووە و بۆ خۆشی خاوەنی چەندین بەرهەمی تایبەت بە خۆیەتی. قسە باسی زیاتر هەم لەسەر ئەم بەرهەمەی و هەروەها هەموو ئەو بەرهەمانی کە لەم ساڵدا کاری تێدا کردوون و بڵاوی کردوێتەوە دەکەم بەڕێزیان لە سودی کورسات مەگەزین میوانمانن. کاک ئارام بەخێربی سەرچاومان. کەناڵە جوانەکەی کورسات کە هەمیشە پێشەنگە. سپاس بۆ تۆ. بەرهەمەکەت بڵاو بۆتەوە یان جارێ بڵاو نەبووتەوە؟ بەرهەمەکەمان بڵاو کردوێتەوە تقریبان 2 ڕۆژێکە بێ بە شێوازێکی ئۆدیۆلایرێکس بڵاو بۆتەوە کە ئەتوان بڵێم ستایلێکی جیاوازترە یعنی لەگەڵ کلیپە. تێکستەکە ئەڕوات هەر بەم شێوەیە لەگەڵ وێنەیەکە و ئەتوان بڵێم ئێستا ستانداردە لە جیهانە بەم نوعە. باش بۆچی بەم نوعە بڵاوێکەنەوە؟ خۆی عادەتەن ئەگەر کەمترە زووتریە بەدەستەوە یان چۆن؟ وڵی خۆی عادەتەن بۆ نمونە ئەگەر بەرهەمێ بۆ نسکێجوڵی ساڵەکەت کردبێ ئەو کاتە قەرارەی کامگۆرانێت ئەەکەی بە کلیپ کامگۆرانێ بەم شێوازە بڵاوەکەیتەوە. ئەم گۆرانەی ژێکێ بوو لەو گۆرانیانەی کە وا پێم باش بوو بڵاوی کەمەوە لەبەرەوەی کە تێکستەکەی بەڕاستی ینی ئەتوانم بڵێم بەسەر زۆربەی ئەم کەسانە هاتووە کە لەو تێکستە تێگەن. زۆر باشە. بۆ خۆت تێکستەکەی نووسیوە یان تێکستەکەی نەخێر کاگە ئارژ نووسویەتی بەڵام تێکستی 2 تێکستی تەیە هەنێکی یان لە شێوازی وەکو تێکست ئەوترێ لە گۆرانێکە ئەوانە خۆم نووسیمەوە. زۆر باشە. ئاوازەکەی هەر ئاوازی کاگە ئارشە میوزیک بێک و دروستمان کردو و ڕیکۆرد و میکس و ماستەر و ئەم بابەتانە ژەمووی لە سۆدەکانی ڤینۆ بە سەرپەرشتی خۆم کراوە. زۆر باشە. بۆچی ئەم بەرهەمەت بەم شێوەیە بڵاو کردوێتەوە؟ باسی ئەوەت کرد کە هەموو هونەرمەندێک خۆی بڕیارەدا کە لەم ساڵدا ئەگەر بۆ نمونە 6 بەرهەمی هەبێت چەندیان ڤیدیۆ کلیپ بکە چەندیان بە شێوازی تر بڵاو بکاتەوە. بەڵێ بەتەئکید ئێمە هەروەکو وتم یعنی سکێجوڵی هەموو بەرهەمەکانی ئەم ساڵمان کردووە لەگەڵ برادەرانی ڤینۆ و کاکشڤان کە سەرپەرشتی کارەکانم بۆکە. ئەم بەرهەمەیەکێ بولەوانەی کە پێمان باش وابێت لەبەرەوەی پلانی زۆ گەورەترم هەیە ئەم ساڵ ئەیتر بە پێی مانگەکان دامان ناوە. هەشتوانم باسیکەین بۆ نمونە ینی مەجموعەیەک فکرە و شتی تازەمان هەیە کە بە شێوازێکی ڤیدیۆ کلیپی جیاواز ئەتوانم بڵێم بڵاوێتەوە. باشە. کاتە ئەم بەرهەمە کە ناوی چارەنووسە ئەمە بەرهەمی نوێتی یان یەکەم بەرهەمی تۆی لە ساڵی نوێیە. باشە. لە 2024 چەند بەرهەمت بڵاو کردبەوە؟ 2024 سێ بەرهەم بڵاو کردەوە. خۆشبەختانە هەمووی خەڵک بەدڵی بوو پێشوازێکی باشی لێکرا بەڵام پلانی ئەم ساڵم پلانێکی زۆر باشتر و زۆر تەرکیزمان لەسەرەتی. زۆر باشە. پلانەکەت ئەتوانی باسکەیت؟ پلانەکە زۆر شتی تازەی تایە. یەکێ لەوانە ئەتوان بڵێم ئەتوانین بچینە ناو فیلمێکی سینەماییەوە کە فیلمێکی سینەمایی جیاوازە ژانراکەی جیاواز لە گۆرانی وتن و بەرهەمهێنانی ڤیدیۆ کلیپ و دروستکردن. بەڵێ خۆی ئەرکی فیلم دروستکردن زۆر جیاوازتر و قورسترێکە. بەڵام هە لە ناو فیلمەکە هونەری یعنی چەند هونەرێکی تریش بەشدارەتەیە. ئێستا لەگەڵ گروپی ڤینۆ سەرقاڵی ئامادەکاری و پری پرۆدەکشنین بۆ فیلمەکەمان. ئەوە یەکێکە لە پرۆژەکانمان. ئیتر چەند پرۆژەی تریشمان هەیە مەسەلەی گۆرانی و کلیپ و ئەم شتانە هەمووی دامان ناوە چۆن و کەی و یعنی لە چ کاتێک بڵاوکەینەوە. زۆر باشە. بۆ بەرهەمهێنانی گۆرانیەکانت یان بەرهەمەکانی خۆت و دروستکردنی ڤیدیۆ کلیپەکانت ئاماژەت بۆ کرد کە چەندین بیرۆکەی تازەت هەیە کە لەم ساڵدا کاریان لەسەرەکەیت. ئەو بیرۆکانە چین و هونەرمەندانی تر کاریان لەسەر کردووە و دەرهێنەرانی ئێمە ئاشنان بەو ستایلانە وەکو گۆرانی. بەڵێ گۆرانی ئەو بابەتی فیلمە دواتر یەمەوە سەری ورتر باسیەکەی. ئەوەی کە ئەتوانم بڵێم جیاوازە و پێشتر نەکراوە پرۆجێکتی زنجیرە گۆرانیە بە دوای یەکە. بۆ 2025. بەڵێ ئەم زنجیرە گۆرانیە هەمویان ڕەتیان بەیەکەوە هەیە هەمویان کۆنتینیوتی یەکن.
لا بهم ڕویەکەوە تێکستیش و وەکو ڤیدیۆ ئەتوانی وەکو فیلمێک سێری کە ئەویش زنجیرە زنجیرە یەکەم جارە زنجیرەی ڤیدیۆ کلیپ و گۆرانیە ئەیتر بە هیوای ئەوەی کە بتوانین بەو شێوەی کە لە مێشکی منایە بتوانین دروستی کەین چونکە بەڕاستی کارەکان زۆر ینی کاری قورسن و یعنی پرۆدەکشنێکی زۆر گەورەی پێویستە زۆر باشە چەند بەرهەم ئامادەیە بۆ ئەم ساڵ کە بەم شێوەیە بڵاویان بکەیتەوە کە دەبێتە زنجیرە خۆی ئەو زنجیرەیە سێ بەشە سێ بەشەکە تقریبا ئەتوان بڵێم دوانی ئێستا تەواو بووە بە زمانەوەی هەمووی کۆتایی پێبێنین ئەنجا بیر لە کاتی بڵاوکردنەوە ئەمانەی بکەینەوە باشە هەمووشیان ڤیدیۆ کلیپیانە بێ ویان سیناریۆیانە بێ زۆر باشە کاک ئارام بەشێکی زۆر لە ئاوازەکانت یان کارەکانت ئەدەی بە هونەرمەندانی تر لە چ ڕوویەکەوە زیاتر هاوکاریانەکەی وەکو میوزیک ئەتوان بڵێم ینی کارم بۆ زۆربەی هونەرمەندەکان کردەوە بە خۆشحاڵیەوە بۆ زۆربیان کارم کردو هەم لە ڕووی میوزیک لە ڕووی میلۆدی یعنی پاکیجێکە هەمووی بەیەکەوە ئیتر من ڕاستی ئەو ئیشە زیاتر وەکو ئەوە ئەیبینم ینی وەکو بزنسێکی تاواتی نایبینم لەبەرەوەی ئەمە زۆر هاوکار بم بۆ هونەرمەندەکان خۆشیان ئاگان لەو بابەتە هەیە و هونەرمەندانی ئێمە زۆرترین بەرهەمەکانیان کە ئەتوانن بڵاوی بکەنەوە کاری لەسەر بکەن ئەوەیە کە هەموو ئاهەنگی یەکتری ئەکەن و پەیوەندیەکی باشیان لەگەڵ یەکەیە بەڵێ بە تەئکید لەبەرەوەی هونەری گۆرانی وتن هەتا ئێستاش نەبووە بە بزنسێکی باش بۆ هونەرمەندەکە لەبەرەوە ئەبێت هەموو لایەنی پرۆدەکشن لایەنی ئەو کەسانی کە میوزیکەکەن ئەو کەسانی تێکستە نووسن ئەبێ یعنی ڕەچاوی ئەوە بکەن کە ئەم کەسە بەم گۆرانیە دەوڵەمەند نابێت شتێکی معنەوی و ئاوایە زۆر باشە بەرهەمەکانت زیاتر لەکوێ بڵاوەکەیتەوە گوێگران و بینەرانی بەرهەمەکانی تۆ لەکوێوە بینەری بەرهەمەکانی تۆن خۆی بە ئێمە جارێ لە شارەکە خۆمانەوە دەست پێ بکەین وردە وردە کوردستان ئاوە یعنی خەونی ئینتەرناشناڵ بوونم هەیە بەڵام جارێ ئەوانە کاتیەوێت ئەبێ جاری تۆ لە شارێکی خۆتەوە دەست پێکەی ئەنجا زۆر باشە بابینەوە سەر ئەو بابەتی فیلمەی کە کاری بۆ ئەوکەی ئەمە چییە سیناریۆکە باز لە چییە کات و ئەکتەرەکانی کێن سیناریۆکە لە ئێستا بزەبن زۆر حەز ناکەم بڵێم باسی چیەکەوانە بەڵام ئێمە وەکو یعنی ڤینۆ ساڵانێکی زۆرە ئەتوانین فیلم دروست بکەین ئەتوانین ینی توانای بەرەمێنانی فیلمێکی سینەماییمان هەیە بەڵام لەبەر ئەوە نەمان کردووە کە ئێشتا ئەو شتە نییە کە لە خەیاڵی منایە و کە ئەتوانین فیلمێک دروستکەین تۆزێک جیاوازتر بێ بە خۆشحاڵی و فیلمی زۆر باش دروستکراوە فیلمی کوردی زۆر باش هەیە جێگەی شانازین بەڵام هەڵبەتە من شتێکی کەم لە مێشکایە ئەمە شتێکی کە بکەم باش ئەو جیاوازیە لە چ ڕوویەکەوە ئەکرێت خۆی بوونی ئەم فیلمانەی کە ئێستا هەن بەڕاستی بۆ ئێمە تەجروبەیەکی زۆر باشە ینی ئەو شتانەی کە ئەی بینین هاوڕەکانمان بۆ ڕێگایانە ئەڕۆن بۆ ئێمە سوودێکی زۆری لێ بینین لەبەرەوە جارم ئێمە هەر سیرەکەین ئەمانوێ بزانین کەی ئەتوانین ئەو کوالیتیە بین بە خەڵک کە لە خەیاڵمانە زۆر باش خۆشحاڵی ئەم ساڵ ئەمە بیڵێم ئەم ساڵ ئەتوانین ئەو فیلمە بەرهەمێنین کە ئەمانەوێ زۆر باشە کەواتە ئەم بەرهەمە بۆ ساڵی 2025 تەواوە بێت ساڵی 2025 ئێمە لە وێنەگرت نابین و پۆست پرۆدەکشن و ئەم بابەتانە لەوانەشە هەر ئەم ساڵ بۆ بابەتی بڵاوکردنەوە شتانە نمایشی بکەن زۆر باشە هونەرمەندێکی گۆرانی بێش کە دەنگی خۆشە ئەوێ زیاتر فۆکەسەکەی لەسەر دەنگی و کارە هونەریەکانی خۆی و بەرهەمە هونەریەکانی خۆی بێت زیاتر یاخود هەوڵ بات کە کاری پرۆدەکشن بکات یان یارمەتی هونەرمەندانی تر بات کامی زیاتر ئێستا بۆ تۆ گرنگەکە یەکێکیت لە هونەرمەندە گەنجەکان کە خاوەنی چەند بەرهەمێکی تایبەتیشیت بەنسبەت منەوە لەبەرەوەی کە زۆر ئیشم بۆ هونەرمەندەکان کردوە من تازە ناتوانم بۆ نمونە دەست لە مەجموعەیەک بەربەم هەر بەڕاستی ینی چکە ئەرکێکم لەسرە هەر بێجگەلەوەش خۆم ینی زۆر چێژی لێ بینم ئیش بۆ ئەو هونەرمەندە گەورانە ئەکەم بەڕاستی من ئەتوان فرێ هەردووشی بکەوم
لەبەرەوەی کە یعنی کاتم هەیە ئەتوانم دانیشم بیر لە فڵان هونەرمەند بکەمەوە چی بۆ دروستکەم بۆ ئەو بۆ خۆم ئەتوانم یعنی زۆر باشە لە سوشال میدیا کە بەرهەمەکانت بڵاوەکەیتەوە گوێگرەکانت یان بینەری بەرهەمەکانت تێبینیان هەیە لەسەر بەرهەمەکانت یان پێت ئەڵێن کە کاری داهاتوو ڕەنگە بەم شێوەیە بێ باشتر بێ یان چاوەڕێی ئەمەد لەکەین خۆی لەو قەرباڵەخەی سوشال میدیایە بەڕاستی ئەگەر شتێک بدۆزیتەوە کەمترین قسەی نەشیاوی تیاابێ تۆزە باش بە خۆشحاڵیەوە ئەوانەی من زۆر کەم شتی خراپە بینم لە پیج و ئەکاونت و شتی تریشەوە بەڕاستی یعنی کەمترین من مەبەستم تێبینیەکانە لە ڕووی هونەریەوە تێبینی طبعا من هەر ئیشەکە یعنی پێشەوەی بڵاوی کەمەوە بە چەند فلتەرێک هاوڕێکانم هاوڕێ هونەرمەندەکانم ئەیبینن دایکم کە ئەوە یعنی یەکەم کەس یعنی حەزەکەم دایمە ئەو گوێی لێ بگرێ بزانم شتەکانی ئەڵێ چی یعنی بە فلتەرانە ڕۆ بڵاوی ناکەمەوە خۆم یعنی بە فلتەرێکی زۆر مەزبوط ئەڕوا ئەنجا بڵاوەکەمەوە زۆر باشە لەگەڵ سوشال میدیا و یوتیوب چەناڵی تایبەتی خۆت لەوێ کارەکانت بڵاوەکەیتەوە من تازە یوتیوبم داناوە لەبەر لە ڕێگەی یوتیوبێکی ترەوە کارەکانم بڵاو کردەوە یوتیوبی ڤینۆ بوو یوتیوبەکەی خۆم تازە و ئەم بەرهەمانم هەمووی لێ بڵاو بێتەوە لە سوشال میدیاشا خراپ نیم باش دەستەکانت خۆش بێت دووبارە بە خێرهاتی بۆ پرۆگرامەکەمان جارێکی تر بەخێر بێ سپاس بە تۆ بە هیوای سەرکەوتن زۆر سپاس